منیش عکسم بەلا ئەلمانیەکان ئەڵەم سەلام عەلەیکوم هاتووم بۆ لای تۆ ئەڵێ مەم کاتەوە باش تۆشی کردەوە بە سەلەفی ئێوە منی کردو بەڕاستی وامان لێ تۆ نازانی کام سەلەفیە حەقە کامە لەقە کامە زەقە کامە پشتبەستەی دەقە بەو ئافرەتە وت جیا بەرەوە لە مێردەکەت ئامادەم لیژنەی فتووە بە مەرجێک احتیکام بکەین بۆ قورئان و سنەت و فقهی چوار مەزەبەکە ئامادەم بین دابنیشم لەگەڵیان کتێبخانەکەت هیچ کاسێت و سیدی و قەوان و ئەم شتانە نەمتیانە بینی نە گۆرانی نە مۆسیقا نە خۆشی تۆ گۆرانی مۆسیقا چیەکە لێرە برام خەریکە جەهەنەمە دروستەکەن لە کاتێکا خوا جەهەنەمی داناوە لە بەهەشتێکین هەر خوا خۆی دەزانێت ئاخر مزگەوتی بەهەشت نا معقولە سەربازی خوا WHO تەختی بکە کەس لەم دنیاە لە دین تێنەگەیشت ئەم سەلەفیانە نەبێت ئەوانەیە فتوایەکم دابێت پەلەمتیادا کردبێت یان زۆر بیرم لە نەتیجەکەی نەکردبێتەوە طبیعی خۆ من معسووم نیم یعنی بە بینەران بڵم مامۆساوی زانی ڕادیۆ